ساڵ ڕادەستی ساڵ دەکەین و ومێدمانە ڕزگارمان بێت کەچی تا دێت دۆخەکە پێچەوانە و خراپتر دەبێت. ئەمە وتەی هاوڵاتێکی کرێنشینی نیشتەجێی سلێمانیە زیاتر دەدوێت و بەم شێوەیە گزارش لە دۆخی کرێنشینان دەکات. دۆخی کرێنشینان زۆر خراپە، ئەگە بڵێم ینی بە شێوەی ئەوە نەخراپە لە 100 ساڵی ڕابردووە بەقەدر ئەم ماوەیە خراپ نەبووە. خەڵق فەقیرە، خەڵق داماوە، خەڵق نەوتی نییە، کارەبای نییە، ئاوی نییە، قوڕی بەسەرا کراوە، بەڕاستی خەڵق منکوبە. کرێنشینانی سلێمانی دەڵێن حکومەت جیاوازی لە نێوان شارەکانی هەرێم دەکات و بە مەبەست خەڵکی سلێمانی سزا دەدات بەوەی وەک پێویست ئاوڕ لە کرێنشینان ناداتەوە و سەرباری ئەوەی چەندین ساڵە لە چاوەڕوانی وەرگرتنی یەکەی نیشتەجێبوونن کەچی پێی ناگەن. کرێچی چی بکات لێرەیە نۆت بکڕێ مناڵ بەخێوکە کرێخان و کرێ ساحب خانش لەو لاوە بۆستێ جستەی کرێنشینان ڕۆژ بە ڕۆژ بدینەوێت ڕۆژ بە ڕۆژ خەی پیاکرێت لە جاتی چارەسەر بۆ ئەم دۆخە بدۆتە ڕۆژ بە ڕۆژ باری داراییان قورس دەبێت. لە سەرەتای مانگی 6 ئەمساڵ حکومەت بڕیاری دروستکردنی 20,000 یەکەی نیشتەجێبوونی دا بۆ کەم دەرامەت و کرێنشینان و لەو ژمارەیە 5200 یەکەی پشکی سلێمانی بوو کەچی تا ئێستا پرۆژەکە دەست بەکار نەبووە. ڕێکارەکان کاتی ویستووە لە ئێستا بەرزمان کردوتەوە بۆ دەستێەوە بەرهێنان بۆ ئەوی بڕیاری کۆتاییوە من بە شێوەیەکی ئاواز زەق نابینم ئەو ئینەبێ ئەو جیاوازی هەبێ بەڵام ئەوەی کە کراوە دیارە پێشوەختە زەوی و ئەوانە ئامادە کراوەوە پێشتر لە هەولێر و دووهەک توانراوە لە کاتێکی زووترا دەست پێ بکرێ هیواداری منش بتوانین لە زووترین کاتە دەست پێ بکەین. سەرۆکی کۆمەڵی داکۆکیکردن لە کرێنشینان دەڵێت شارەوانی سلێمانی دوو پارچە زەوی وەهمی نەشیاوی بۆ پرۆژەکە تەرخان کردووە و لەبەرەوەی قازانجی کەمە و بەرهێنەران ئامادەنین یەکەی نیشتەجێبوونی کەم دەرامەتان دروست بکەن لە سلێمانی. گلەی زۆرمان لە وەبەرهێنەرەکانی شاری سلێمانی هەیە ئەو وایە ئەو پرۆژەیان لە بەرخاتری شارەکە لە بەرخاتری ئەو هەموو سەرمایی کە دەستیان کردووە لە بەرخاتری کە کرێنشینانێکی کەم دەرامەت سوودمەند بوونایە ئەو پرۆژانیان خساتە باری جێبەجێکردنەوە یان ئەگەر خۆشیان نان کردایە بە هەرم یان بە هەموو وەبەرهێنە زەبەلاحەکان بە تایبەتی سندوقێکیان دانایە ینی زۆر ئاسایی بۆ هەر وەبەرهێنێک هەرکو زەکاتی ئەم ساڵی وای ناوی لێ بنا زەکاتی خۆی دەرکرداوی خساتە سندوقەوە. سەرباری ئەوەی نووسینگە و لقیان لە زۆربەی شارەکانی هەرێم نییە بەڵام بەتەنها لە کۆمەڵی کرێنشینان نزیکەی 100,000 کرێکی نایان تۆمار کراوە. بە پێی داتاکانی دەستەی ئاماری هەرێم زیاتر لە 200,000 کرێکی لە هەرێمدا هەن و زۆرترینیان لە سنووری و پارێزگای سلێمانیدان. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.